جه برنامه کرد کنکشن دنگی امریکا سلاورز از صالح دمیجر و هفکارین خواهم به خیراتنا و دیکن و ساقی و سلامتی جواره هیوی دیکن و به سرنوچه هم دست به برنامه خود کن. واکسینه که دویما ویروس کرونا لامریکا تست کرن. خلکی امریکا ایدی ماسکان به دست خود چه دیکنه. کمانجنکی کرد موزیکا خوالسر مدیا جواکی بردوام دیگه. لیکولینرین امریکا دست به تست کرنا واکسینه که دن کرن جبو ویروس کرونا لباجار کنساسی. اف تست کرنا درمانسازین اینوویو بشکه جنیچیرکا جیهانی دیتنا واکسینه که لدجی کرونایه. مهابوری واکسینه که لباجار سیاتل لسر مروان هاتو بو تسکرنج آلی کوملین ساغلمی اجتماعی امریکا و اینوویو لگل لیکولینرین چینی کار دیگه که دست به لیکولینه که وکوه چینه جی بکن ناوه کدا و واکسینه اینو 4800 ده دمکه ده که بهتری 95 صدیج خلک امریکا ده بن فرمانا ماینا لمال دانه رجای بیکاری گهشتی آستن بلند لسرانسری امریکا و لولیات نیویورکی جی که نافچه هری گرما ویروسا کرونایه. از به پامنیر مال نیویورکی سینان تونج دمر را آخومو و آگاهین بهتر دان. لنیویورکی جبلی امبیشن درمانخانه و مارکتان هر در هاتیه گرتن. امبیشن گله کس در رستوران دا و خارنگه ها دا خبرت دشخله لبلی جبرکو روش آورد هاتی راگی هندن هر کس مالی خود سکنه امبیشن هن رستوران وکینه لبلی کاری وانجی پر کمه جبر وجی گله کس امبیشن نیویورکی بیکار مانه ابجی روشه که زیده باش ندبو نیویورکی د کلان نیویورکی گلک تناهینه امبیشن جبری دنگی آمبولانس هم برام نکاره دنگی تشتکی دنیا توکیزه دبان روزان در نیویورکی امبیشن کارمندین تندرستی و مروین مارکتان جبری وان کس نیویورکی نخبته. برای که سینان یعنی امروزان که برسه که مثلا لوی درباره هیا ریجه یا اف کسی کنه خوش دکون یعنی تشتکی بالکشه که سه هفتان دا یک خوش ببه یعنی جن خوشی که خوش ببه و بلک اون ریمید و درباره دهن نیویورک اف کسی که پیت کون روشوان چاوایه چاور حد بن روشن خوشخانه کاری هنی کی شروع بکی چند روز داویدا هفت کسی زیادتر مرو روزانه مخابز جانا خوش دست ده لبلی هم مروشی وکی کتیزانیم باش دبن امبیشن جگور زانینگه ها جان هاپکینسی 150,000 کسی زیادتر مرو نیویورکی نخوش کتیه پاریزگر نیویورکی اندرو کومو ده هر که بیدا ده پرس کنفرانس که داهن زانیاری دان ده پرس کنفرانس ده گود کو ده روشن چند روشن پیشی آمدن او کسی که جیانا خوش دست دن و درکه و آستا هری بلند لیبلی چند روش پشتا هجماری بکه و خواری ابجیت چو واتی ده واتی وی نخوشی بلابون نخوشی ویروس کرونا چند روشون دا وی وره بین کنترل کردن یعنی آماده کاری جوی قناغیر چاود بن سینان یعنی راسته وی وره کنترل کردن لدمکی دا که واکسین نینه و گر خلکی چاوبه یعنی رنگ جمارن بهتر نبن لدیسا او بندن کنها سپاندی و بمینن و چاوبه روش پارێزگەری نیویۆرکی ئەنجو کۆم و تشتێکی هەبوو گوت و ئەم دەبێژین و ئەو مرۆڤین کەسین کو نیویۆرکی دژین دەبێ ji hev دوور بسەکنن قەت نەبەر 2 متریان ji hev دوور بسەکنن گوت ku em hin jî dibînin hin caran hin şîniyên Nîvyokê ji bo merasîmê cenazeyan û bi tiştên din nêzî dûsib mirov tên ban hev got ev jî ji bo ev jî tiştekî ne baş e em hez dikin belabûna nexweşiya pêşiya nexweşiya vîrusa koronayê bigirin lêbelê got ku em dibêjin ku şêniyên Nîvyokê ji hev dûr bisekin ew kesên ku ji hev dûr nesekinin em ê hetakî $1000 cezayan bidin wan از هسکن دیگه امریکا سینان توش دمیر تیج بازار نیویورک مرا بگیلک سپاس خوش برپرسن رخصنا ساغلمی جهانی هشداری ددن لدیجی بیروکایا کو ویروسا کرونا وک بلاونا خرابا زکمیه او دبیجن دناوا چند هفته یانده کرونا سیستم ساغلمی لسرانسری جهانی تک برن لور پرسک دردکه و پیش
گەلو ئەڤ رەوشا نوویە کۆ ڤیرۆسا کۆرۆنا دایەت پێش سیستەمên ساغلەمیە لە جیهانê dikare bike yek? Hevkarê min Belên Salih vê pirsê û hin pirsên dinên girêdayî ji Diktor Osman Cemal dike ku şarazayê van cûra nexweşiyan e lê zanîngeha Silêmaniyê. دکتۆر عوسمان یەکەم پرسیارم ئەوەیە پێت وایە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەم قەیرانە تەندروستی کە لە جیهاندا هێناویەتە ئاراوە وا بکات بۆ ئایندە سیستمی تەندروستی جیهان یەک خانەک زیاتر جیای بکاتەوە و هەر وڵاتە یا هەر تاکە کەسێک بە شێوازێک سیستمی تەندروستی بۆ خۆی بەکار بهێنێ. بەڵام ڕاستەکەی زۆر سپاسە پرسیارێکی زۆر بەجێ و گرنگە. ڕاستەکەی کۆرۆنا پێویستە بەرگریێکی پۆزیتیڤی سەیری بکەین لە پرسیارەکەی جەنابتەوە چمە سەر تەوەرێکی زۆر گرنگ کە ئەویش ئەوەیە کۆرۆنا بە تەنها بە نەخۆشی پەتایی جیهانی سەیر نەکەین کە بوو بەهۆی توشبوونی چەند ملیۆن کەسێک و مردنی چەند سەد هەزار کەسێک. لە ڕاستە کۆرۆنا ئەتوانم بڵێم جیهانی هەموو یەک کەس وەکو یەک تیم هەمووی ئیشکات نەخۆشیە لە سین سەری هەڵا کوردستان خەمی بۆ خوارد، کوردستان کەوتە ئەزمەکەەوە لە سین کەم بۆ سین تیمی نار بۆ کوردستان ئەویش خەمی کوردستانی خۆ ئەمانە هەمووی وای لێکرد مرۆڤایەتی بگەڕێتەوە خۆی ریفۆرمێکی خۆی بکاتە بەڕاستی لە بۆی تەندروستیە بە تەکید بە قەناعەتی من هەموو جیهان لە ڕووی تەندروستیەوە یەکەخاتەوە. بۆ هەرێمی کوردستانی عێراق پێت وایە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە ناو کۆمەڵگەی کوردیدا بە تایبەتی لە ئێستادا وها بکات کە پێداچوونەوەیەکی بەرفراوان بە سیستمی تەندروستی هەرێمدا بکرێ؟ بەڵێ بە تەکید بەداخەوە ڕاستەکەی وەزارەتی دەرگا تەندروستیەکانی هەرێمی کوردستان من دووسێ تەجروبەم هەیە بەلامنەوە دوو تەجروبانە پاڵن بەڕاستی بۆ نمونە ئینفلۆنزای باڵندەرمان هەیە 2005 ئینفلۆنزای بەرازمان هەیە 2009 هەستەکەم دەرگا تەندروستیەکان ئەم پەتانە هەر شتێکی کاتی بوو گرنگیی زۆری پێدرا لە ڕاگەاندن لە تیم لە غرفەی عەمەلیات لە چالاکی لە بودجێ بەڵام دوای تەواوبوونی دوای تەواوبوونی ئەزمەکە و پەتاکە و کەمبوونەوەی ژمارەی توش بووان سیرەکەی گرنگیەکان چۆتەوە بۆ لایکی ترە گرنگیەکانی نەخۆشی پەتاکەوانی گوازراوەکان بە شێوە ڕاستەقینەکەی خۆی سیر نکراوەتەوە. ئەوە بەڕاستی لای من جێگەیداکە هیوادارم لە کۆرۆناش وانەیەکی زۆر قورس بێت کە وامان لێ بکە بە تەواوەتی گرنگی پێبین وەکو پەتاکەی بکەین نەک تەنها کۆرۆنا. دکتۆر وەزارەتی تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق توانیوێتی سوود لە هەموو تواناییەکان وەربگرێ بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ بەڵێ ڕاستەکەی زۆر ئەگەم لە وەزارەتی تەندروستی عێراق نییە ڕاستەکەی بەڵام لە هەرێمی کوردستان منیش مەبەستم هەرێمە ببوورە لە هەرێمی کوردستان بەڕاستی وەکو توانەکان هەمووی یەکخستووە بەڵام هێشتا هەر بۆشایی ئەبینم لە نێوان ئەکادمیەکانە لە نێوان توێژەرەکان لە نێوان دەرگا تەندروستیەکان هێشتا بۆشایەک هەیە بەیەکی نەبستونەتەوە ئەگەر بەڕێی من ئەو بۆشایە نەبوایە وەزارەتی تەندروستی و دەرگا تەندروستی ئەیانتوانی پێشبینی ئەم پەتایە بکەن نەک کاتێ بگاتە کوردستان دواتر ئامادەکاری بۆ بکەن. لەگەڵەوەدا کە وەزارەتی تەندروستی یا باڵم کاربەدەستانی تەندروستی لە هەرێمی کوردستاندا ڕێوشوێنی تەواویان گرتوۆتە بەر و جەخت دەکەنەوە لە جێبەجێکردنی بەڵام لەگەڵەوەشدا دەبینین ینی ڕێژەکە بەردەوام زیاتر دەبێت بۆ توشبوون بە کۆرۆنا هۆکارەکەی چییە؟ بەڵاستەکەی ئەو زیادبوونە زۆر چاوەڕانکراوە من وەکو پسپۆرێکی نەخۆشی پەتارزانی چاوەڕانکراوە من چاوەڕێی زۆر لەو ژمارەی زیاترمە کرد و تەکید زیاتریش ئەبێت لەوانەیە هەندێک خەلەل هەبێ هەندێک بۆشایی هەبێ لە ژمارەی تاقیەکان بۆ نمونە لە سلێمانی سنتەرێک هەیە لە هەولێر سنتەرێک هەیە دهۆک یەک سنتەرە لەم دوایە دهۆک دەستکرد بە دروستکردنی سنتەری دەستنیشانکردنی کۆرۆنا بۆیە ئەگەر لە سلێمانی 5 سنتەری دەستنیشانکردن هەبێ بە تەکید ژمارەکان زۆر لەوە زیاترە خێرایی دەستنیشانکردن پشکنینی خەرەمان هەیە تستی رابط تستمان هەیە هەندێک وڵات کۆریا و ئەڵمانیا بەکاری هەرن ئەوانە زۆر بە خێرایی ژمارەکان زیاترە بێت زۆربوونی ژمارە لە خۆشی پەتایی بەڕاستی زۆر ئاساییە و ژمارەکان هەرکار زۆرتر بێت هەر بە قەناعەتی من ئەگەر بگاتە 2000 و 5000 و 10000 هەر زۆر ئاساییە چکە پەتاییەک و بەهەناستا گوێگرێتەوە لەبەرەوە زۆربوونی ژمارەکان ئەوە ناگەێنێت کە دەستگا تەندروستیەکان لەو لایەنەوە کەمتر خەمبنسروشی نەخۆشیەکە خۆی وایە. هەندێک جار گوێمان لە کاربەدەستانی تەندروستی دەبێت لەگەڵ ئەو ئاگاهیدانانی کە ئەیدەن باز لەوەش دەکەن کە بەشێک لە خەڵک گوێ بە ڕێنماییەکان نادا گوێ بە و ڕێوشێنانە نادا کە دانراون ئەمەیان بۆچی دکتۆر؟
بەڵێ بەڕاستی بەهۆی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان کە لە چەند ساڵی پێشوە ڕوویە نامتمانەیەک دروست بووە بۆ نمونە لە ڕووی بودجەوە لە ڕووی موچەوە لە ڕووی داهاتەوە ئەو نامتمانەیە وای کردووە کە دەسەڵات هەرچیە بڵێت باسی نەخۆشی جدیش بکە باسی مەترسی ترسناکی جدیش بکە لەوانەیە بەشێک لە هاوڵاتیان بەشێکی کەمیان لەخوا بەزای بە تەسەووری من وایە بەشی کەمیان کەپابل نەبوونیان دەرەخست ئەو بێمتمانەیە وای کردووە بێمتمانەی سیاسی وای کردووە کە بێمتمانەیەکی تەندروستی و ئابووری و هەموو سەکتەرکار تریش ئەو بێمتمانەیە ڕنگدانەوەی هەبێت لەو پەیوەندیە لە نێوان بڵێن هاوڵاتیان و دەسەڵات ئەوە شتێکە کە ئەو بێمتمانەیە دروست کردووە. لە چینێ دەسەڵاتداران گرتنا جیهان و قەدەخەیە هاتوچونێ یەن کو بهتری دو مەهان سەپاندی بوون ji ser bajarê Wuhanê rakirin cihê ku vîrusa koronayê dest pê kiribû. Gelo ev tê wateya ku Çînê belavbûna vîrosê kontrol kiriye? Diktor Sîvan Saîd profesorê alîkar lê zanîngeha Shanshin a Çînî lê Bêjînê lê gel hevkarê min Dexîlê Şemo behsa vê yekê dike. بەڵێ ئەس کارم بێژم نەها بفەرمی سەرکەفتنە خۆ لەسەر ئەو کۆرۆناڤایرۆس ئیلان کردنەوەکی دەولەت وەکی فەرمی لێ تەدبیرێن زۆر مەزن حەیانەهاژی دەست هەیە مەسەلەن ji بۆ میناک ئەنها لەسەر جادە ئەس نەها دەبینم لە پەنجەرەیە خوا تام ژیان نۆرماڵە وەکی بەری حەزارە خەڵک لەسەر جادەیە و سەیارە تێ و دچێ و مۆڵ هەموو تژیەژ خەلکێ لێ دیساژی دوو تژ هەیە هەرکەس لازمە کەمامەیەوی هەبە ئەو بەردەفکێوی هەبە و هەر کەس ژی وەختێ دکەوێت ناو هەر هۆڵێکی هەر مۆڵێکی هەر جەیەکی لازمە تێمپلیچەیەوی لە دەستی یان لە ناو چاوێوی بێت گرتن بزانن تا چقاس نۆرماڵە ئەوە یەک ئادە دووژی هەر کەس بە ئایفۆنێ خۆ بە ئایپادە خۆ بە هەر شتێکی خۆی معزەمەیوی هەبە سرتیفیکەیتێکی هەیە ئەگەر کەسک بە تۆ دکاری بچی هەر دەرێکی ئەگەر زەر بە ینی شوبهەکی هەیە ئەگەر سوورجی بە ینی ئەتۆ حەیانەهاژی کۆرۆناڤایرۆس هەیە کێوان نیشانە دەدا کیوان سەر تەلەفۆناتە دەینا بەڵێ وانەش خۆ تەکنیکێکەوان چێکردنە ئەپلیکیشنەکە لە سەروی هەیە فەحسێکی مەرەف هەر کەس هاتیە فەحسکردن ئەو هەیە ji bo mînak ke herê giring ûhane niha ke îdî ew embargo hatiye rakirin anha her kesê derkeve ji ûhan ber bi her derekî bi teyare yan bi qîtar yan bi her çî berî têkeve nav qîtar û teyare lazim ew sertîfikêtê xwe nîşan bide ew jî applicationeke skan dibe nîşan dida to keskî yan zerî yan sûrî sûr bî hetmen lazim xestexane bê yani ew niha tedbîrekî ew qaz giring hatiye girtin کە ئیدی ئەو کۆرۆناڤایرۆس ئەگەر کەسێک ژی ما بە تێدابە ناکارێت بچێ وەرە زوو ئەو دبن دیسان قەرەنتین دوو کەس هەبووە بەڵێ دکتۆر سیلام ببوورێ یعنی تە بەحسێ ژیانی کرد و توش پەنجرا خۆ بەری خۆ دیجادی مەبەستە لە پایتەختی چینی بێژینگە لە هەر دەری نەها ینی ئەس نها تەلەڤیزیۆنیشی مێزە دکەم لە ئوهانجی خەڵک هاتیە سەر جادە تژی بوویە و سوپەرمارکێت بە دبە و هەموو وان شتا تام نۆرماڵە لێدی ساژی ئەو تەدابیر هەیە لازمە بەرە بەردەفکێوی هەبە و ئەو سرتیفیکەیتێوی هەبە دەرکەبە باژێرژی دەرکەوێت دەربەی باژێرژی باشە نەها ڤەگرین وێ ڤایرۆسێ هەنا و مری کەسێک کو دمرن ji ber ڤایرۆسێ دەولەت وان داتایا دەدا بەڵێ هەر ڕۆژ تزانی هوو World Health Organization ژی ئەو تش دەگرێت لە هەر دەری وڵات لێ ئەوە ڕاستی نەتەنێژ بۆ چینێش بۆ ئەنگلتەرە وش بۆ ئەڵمانیا وش بۆ جێدنجی تام نە دقیقا لێ نەهاز تەماشای سایتن چینی دکەم مەسەلەن ji بۆ میناک دۆ کەس نەمریە حیانها 1190 کەس کەیز مایە 1192 کەیز مایە حیاەنها ئەم دەقەت دەگەلتە پەیڤم جوان 140 کەس تەنێ کریتیکەڵن و ئیڕۆ سەرسبەی دوو کەس مریە دکتۆر سیمان پرسیارە داوی بکورتی کاریگەریە vê ڤایرۆسێ لەسەر ژیانە خەڵکیە لە چینێ چاوا بوو ڕاستی هەیە ئانهاژی من بەرهەفدان دکەم لە دوو مەهبەری و ئانهاژی وەختە دوو مەهبەرێ من دبینی
بەیژین وەکی باژێڵکی مەزن وەکی پایتەخت زۆر گرنگ 22 ملیۆن مەرف وەکی گۆست سیتی بوو باژێڵکی تام بێدەنگ نەها دیسا باژێر تام نۆرمال بووە لێ وەختی ئەز دەچم ڕێستوران دەبینم کە ئەو ڕێستوران نە ئەو ڕێستورانتێ بەرەیە بتام کە ئیدی خەڵک بە ڕەحابەتی سەدر دەچێ و تێو دەخوا هەندێک ڕێستوران دەبینم گرتنە هەندێک جێ دەبینم گرتنە حیا نەهاژی من تیچینی خۆ ئۆنلاین دەکەم یعنی ئەو بێژم ئیدی تام بووە وەکی پارساڵ نا بلا ڕاست بێژم لێ دیساژی وەختە دەبینم باژێر کەتیە سەر ڕاستی ئەس دەبینم بادۆر نە ئەو قاز خەتەرە کە بێژم ئیدی بەیژین ناگەڕێتە پشتی دوو یا سێمە بەری دکتۆر سیڤانگەڵکی سوپاس بوو دەمیتا باز بەوەژی ڕۆژ باش ناوەندە ئەمریکی یا کۆنترۆلکردنا نەخۆشیان CDC vê hefteyê şîretek lê xelkê Amerîka kir ku maskan bi kar bînin dema derdikevin derve. Vê jî hêşt ku xelk lê firûşgehên cê û bihêwirin da ku maskên xwe bi destên xwe çêkin. Hevkara min Rûken Işık agahiyên bêhtir hene. Bi dehan müşterî li bajêra Fairfaxê eyaleta Virginiayê de ber bi dikana qumaşê de ketine di rêzê de ku qumaş bikirin û xwe re mask çêkin ji bo pêşîgirtina vîrusa koronayê de. Li derve 25 kes ketine di rêzê de. Her yek nêzik 2 saetan dikare bikeve dikanê. Dikanê tedbîrên xurt wergirtine û carekê de 10 kes tenê dikarin bikevne tê de. Ev dîmen di demekê de pêk tê piştî ku navenda pêşîgirtina nexweşî ya Amerîkî bank li xelkê kir ku mask li xwe bikin. Xweşxaneya ku ez lê dixebitim maskên N95 pir nemaye. Ji ber vê jî me ra gotin ku maske çêkin ku cihê maskeyên N95 bigire. Ev dibêje piştî banka fermiya li xwekirina maskê gelekî mirov niha mask li xwe dikin. Dema mirov xwînê dibîne divê ku lepik li xwe bike û xwe biparêze. Em ê çima vê tiştê niha nekin. Ev nexweşiya nefesê ye. Mirov bi çavê xwe nabîne. Hevkins hewl dide ku mask çêke ku bi deste were şiştin û li ser maskên profesyonel yê tenduristiyê bipêçe ku wan biparêze. Ew karekê baş e ku ez bi keça xwe re dikim. Ew bila bizane ku tu şert û mercên wiha da ew karekê ji bo xelkê xwe dike û ji vî karî sûd werdigire. Dikanên qumaşê di nav çend eyaletan de bi destûra fermî wekî karsaziyan pîvîst wekiriye. Karkirina li mal di encama vîrusa koronayê de tiştekî gelek baş û erênî ye. Lê wê jî hin metirsî hene ji aliyê êrişên elektrînî ve ku kesan û rêxistinan ji xwe re dikin armanc. Rawişkarên ewlekariya înternetê ji Amerîka û Brîtanya hişdariya vê yekê didin. Vekolêrê gunehkariyên elektrînî randkawa ku li Kanada dimîne li gel hevkara min hîro zengena behsa vê mijarê dike. ڕەنگکاوە سەرەتا و سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە لەگەڵماندایی دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم تۆ وەکو لێکۆڵەری هێرشە ئەلکترۆنیەکان و شیکەرەوەی کۆدە دیجیتاڵەکان دەتوانی ئەومان پێ بڵێ لەم کاتەیە کە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی کۆمپانیاکان کارەکانیان هێناوەتە ماڵەوە و جگە لەمەش یعنی ئێستا خوێندنیش تەنانەت زۆربەی خوێندن دەتوانم بڵم تەواوی با بڵێن زانکۆکان خوێندنیان کردوتە خوێندنی ئۆنلاین لەم کاتەیە مەترسیەکانی هێرشی کۆمپیوتەری تا چەندێک زۆر بووە. بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە خات و هێرۆ سڵاوتان لێبێت بەتەکی سەرەتا پێشەوەی دەست پێ بکەم چەندەتا هەموو کۆمپانیاکان و هەموو دام و دەستگاکانی خوێندن کە لە ناکاول و لە کتوپڕا ناچارن بۆی کە دەرگای هەموو شوێنەکانیان دابخەن بە بۆنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ناچارن بڕۆنە ماڵەوە و لە هەمان کاتژا پێویستەکە ئیش بکەن. کێشەکە ئەو بوو زۆرێک لە کۆمپانیەکانمانەیە کە پێشتر پلاتفۆرمێکی ئۆنلاینی وەکو بڵێ باکەپیان هەیە احتیاتیان هەیە بۆ ئەگەر شتێکی لە ناکاو ڕوویا بەڵام نەک بە شێوازێکی پاندەمی کە ئێستا بڵاو بۆتەوە هەموو جیهانی گرتوێتەوە تێچوویەکی زۆری هەیە تۆ بۆ دروستکردنی پلاتفۆرمێکی ئۆنلاینی بەهێز لە ماوەیەکی کووردا بە تەکید کارێکی زۆر قورسە کە من چەند هاوکارمێت چەند کاژمێرێکی زۆر ئیشان کردو بۆ ئەوی سیستمێکی پلاتفۆرمێکی بەهێز دروست بکەن و بتوان هەموو داتاکان کە هەمووی بێکەوە بەسراوەت و بیخەنە بەردەستی کارمەندەکانیان بۆی کاری لەسەر بکەن ئەمە کارێکی زۆر قورسە لەبەرەوەی چەند دیوارێکی سکیوریتی وەیە ناتوانانی لە ماوەیەکی واکەمە شک بە بۆشایەکان بەریت و بتوانی ئەو هەڕەشانە و ئەو کارانەی کە لەسەر دیوارەکە و ئاکامی ئەوەی کە کارەکانە بێتە ماڵەوە ڕوبەڕووی بیتەوە
لەوانێت کاتی کە بۆم نەدۆزیتەوە لە هەمان کاتا پێویستێ بۆ کارکەی بۆیە تۆ ناتوانانی کارمەندەکانێ کۆنتترۆل بکەی بۆی کە بە سیستمێکی ئینتەرنێتیەوە بیان بەسیتەوە لە بازنەیەەکە هەر کەس لە ماڵی خۆی بە فایفای خۆی ڕەبێت کە ئەمە سکیوریتەکانی بەقەدر ئەوەی کۆمپانیاکە و بەقوت نیە لە ئێستا بەڵێ باش ئەمە بۆ با بڵین ئاسایشی کۆمپیوتەری کۆمپانیاکان یاخود بۆ مەترسی زانیاری کۆمپانیاکان ئەی مەترسی زانیاری تاکەکان یعنی تۆ وەکو کەسێک وەکو تاکێک کارەکەی لە ماڵەوە کارەکەی زانیاریەکانی تۆ وەکو تاک چەندێک ئەکەوێتە مەترسیەوە بەڵێ بەتەکیید لە هەموو کاتێکە لە هەموو کاتێکی تەموو مژارەکاندا کاتە سەختەکانە چەند دەرفەتێ بۆ چەند کەسانێکە ئامانجان هێرشکردنە سەر زانیاری تاکە کەسی یا بانکی تاکە کەسی بێ بۆ هەر بەرژەوەدێکی کە بێ ئەمە ئەقۆزنەوە بۆ هێرشکردنە سەر بە تایبەتی لەم کاتانەیە سکامی ئینتەرنێتیمان زۆرە بێ فرۆشتنەوەی کاڵای ناڕاست بە هاوڵاتیان کە بە نرخێکی بەرز لەو کاتانە کە پێش دەکات بەسیترین نمونە لێرەیەکە بۆ باسکەم ماسکە لەگەڵ ئەو دەستکێشانی بۆ پاراستن بەکارێنرێت کە ئەزان داخوازێکی زۆری لەسەرەوە هەتا دوایی هێرشکردنە سەر زانیاری تاکە کەسی لە ڕێگەی باشەوە بوو لێرە هەرچەنە ئەزانم زەحمەتە ئەمە بە کورتی بۆمان شیکەیتەوە بەڵام ئەگەر زۆر بە کورتی بە چەند خاڵێکیش بێ ئاماژە بۆ بکە یعنی بۆی گۆگرانمان ئەو زانیاریە بزانن خۆیان لە چی بپارێزن تاوەکو بتوانن خۆیان دوور بگرن لەو جۆرە هێرشانە یعنی بە چی بزانن چ لینکێک هێرشا بۆ سەر کۆمپیوتەر یاخود بۆ هەوڵی دزینی زانیاریەکانیان بەڵێ سەرەتا زانیاری تاکە کەسی پێویست دەکات لە لای خۆ بێ و هیچ پێویست ناکات تۆ لە هیچ فۆرمێک یا ئەپلیکیشنێکی ئینتەرنێتی کە بە ڕێگای لینک بۆ بێ یا لە ڕێگەی هەر فایلێکی سەوتی بێ دەنگی بێ بینرا و نەبینرا بتوانانی تۆ ئەم لینکانە پێ بگات و لە سەرنجام کلیکیان لەسەر بکەیت یا بیاکەیت لە ڕێگەی شاشەی مۆبایلەکە تۆ چکە ئەمە ناچارچی ئەکا پردێکی پەیوەندی دروستەکە لە بینی بۆ بڕینی دیوارە ئەمنیەکان سیلفۆنەکەت بێ و سمارتفۆن بێ و هەتا دوای هەر ئامێرێکی کە بێت و بتوانێت بگاتە داتاکانی تۆ و لێرەدا سەرئەنجام ئێمە ناتوانین بیلۆ بکەین و ئایا هێرشەکان بۆ ئەنجامێک ئەیانەوێت پێی بکەن زۆرترینیان بۆ هێرشبردنە ناو حسابی بانکەکانیانەوەی لە هەر ڕێگاکە و بەدەزێنانی چەند بڕەپارەیەک بێ یا بۆ زانیاریە نهێنیەکانی کۆمپانیاکان بێ وەک بۆ نمونە چۆنێتی دروستکردنی ئامێرێک بێ یا هەتا شلەمەنیەکی خواردنەوە بێ هەتاوەکو دوایی بەڵێ ڕەنکاوە لێکۆڵەری هێرشە ئەلکترۆنیەکان و هەروەها شیکەرەوەی کۆدە دیجیتالەکان سپاس کە بۆم دەرفەتە لەگەڵماندابووی بابان ئیبراهیم کەمانژەنێکی ji kelara Herêma Kurdistana Iraqê ku di encama girtin û qedexeya hatûçûnê de êdî nikare mûzîka xwe lê derve bi awayekî zindî bijene. Ew niha li ser medya civakî mûzîka xwe belav dike û dibêje ew ê wiha berdewam bike heta ku vîros bi dawî tê. لە کاتێکدا خو لە میوزیکەکانی وەستاندووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمەی ئێستا بووەتە کاری ڕۆژانەی بابان ئیبراهیم لە شاری کەلار. ئەو هەر لەگەڵ دەستپێکی کەرەنتیندا هەر ڕۆژێک پارچە میوزیکێک لە ماڵەوە دەژەنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی دەکاتەوە. لە ماڵەوە ممارەسەی مۆسیقا ئەەکەم. پێشتر ڕەنگە ئەم مەجالەم نەبوو بێ لە ماڵە خەریکی ڕاهێنانی میوزیک بۆم بەڕاستی پێشتر هەرەوە بووە کۆمەڵێ دەرزم ئامادە کردو بۆ خوێندکارەکانم بەڵام ئێستا ئەتوانم بۆ خۆم لە ماڵەوە تەمرین بکەم. گەرچی هەر کەسێک بەهۆیم دۆخە لە ناکاو هەموارەوە پرۆژەکانی ژیانی وەستاوە بەڵام بابان لەلایەنە ئەرێنیەکەی دەڕوانێت و پێی وایە کە دەکرێت مانەوە لە ماڵەوە بکرێتە سەرکەوتن و سوودی لێ ببینرێت. ڕەنگە کۆرۆنا جگە لە زیانم سوودێشی هەبێ کە من پێشتر ڕەنگە ئاواتم خواست بێ کە دەرفەتێکی وا هەبێ من بتوانم ڕاهێنانی زیاتر بکەم و بتوانم زیاتر لەوەی کە هەیە گرنگی بە توانای خۆم بدەم. لەگەڵ تەواوبوونی ژەنینی میوزیکی ئەو ڕۆژەدا بابان هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناوی ڕۆژی کەرەنتینەکە دەنووسێت. ئەو کەسانەشی کە هەواداری کارە هونەریەکانی بابانن
هەڵڕۆژێکی کەرنتین چاوەڕێی کارێکی میوزیکی نوێی بابان و ڤایۆلینەکەی ئەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار سلێمانی. لە ترکیە پیوانên rêgirtina li belavbûna korona berdewam in û li bajarê Amedê jî berpirsên şaredariyê li nava bazaran digerin û wan pîvanan bi darê zorê disepînin. Pemnêra me li wir ev raport amade kiriye. Wezareta Karê Navxwe biryarnameyên berat ke taybet li ciyê ku sixletî çê dibin tedbîr tên girtin. Yek ji wan jî ciyê bazarên taxane ku her roj li Amedê bi dehan bazar tên sazkirin. Karmendên şaredariyê çûn hatina bazaran kontrol dikin, ji birî dezgehên ku sebze û fêkiyan difroşin hemî dezgehên din hatin rakirin. Her wiha li ber bazara li germa laşê mirovan dinêrin û alavên parastinê belav dikin, kesên ku tên bazarê destê xwe dezenfekte dikin. Bazara ku tenê firoşkar jin in, xezatûn jî dibêje ka çi tedbîr li bazara wan hatine girtin û rewşa bazarê çi ye. Vana evê fera difroşin, cila difroşin, iç çamaşırı difroşin, vana zikış yasağatine, masî û goşt yasağatine, tedbîrî kelle dağıt protone evzî yasağatiye. Me gişa kiriye, ana zî me pazar mesela 3 metre nav xuda hiştiye, 3 metre em nav xuda me hiştiye, pazar heta jê çûye yani. Ew dibêje jinê ku dezgeh wan rakirine gazindan dikin û dibêjin nikarin debara xwe bikin. Wala tişkî nakin, wala giş ji min re telefon dikin dibe em biçînin em çawa bikin, destê me de tişkîtine, ka destê me de tişkîtine. Çûm zabta müdürlüğê min got ki em alîkarî wan bikin, dibe ana le bi serpazdekî bisekine em herin valîlixê. Resmî yazî ji me re şiyandiye wana yasağin dibe gerek hûn nafroşin. Me giş rakirine wala îro hepkî telefonê min kir got ez biçîna dimrim. Ka destê min de tişkî nayê. Rewşa bazarê pir kêm bûye. Ka bela nexweşî re millet êkî newêrî were, êkî tên em dibêjin neqandin tunê, ka berê em bêjin mesela ji me re neqandin serbest bi ji millet re. Neqandin rabûye ew jî aciz dibin, pir xwe aciz dikin em dibe ka tişkî dest me de tunê hevê nexweşî rabin neqandin tunê. Ji ber wî hawî kêm bûye, ji ber ku masî tunê kêm bûye, goşt tunê kêm bûye, kele me dihanî. Yani ji ber wî hawî pir kêm bûye ji tey gel nay pazarê. û jî pê ve jî tişt biha nebî, yani ji ber bihayî nene me re rastî bibêje. Ana ne sebze ne meyve tiştek biha nebîye. Ji berê jî kêmtir bûye em bêjin, meserê ewilî bîber em bêj soç bû bi 16 milyona, 18 milyona, ana bûye 8 milyon. Salatalık bu 6-7 milyona bu euro didonî be. Yani tiş pir kêm e. Pazarda alınan tedbirler Ev jî gazindan dike ku gel pir zêde goh nade hişyariyan û dibêje ku wiha dewam bike xetere wê li Amedê mezintir bibe. Yani necideyî, kêmasî pir e. Yani bana em buxa hanî û ka gedeme de ji yani. Ber wê kêmasiya wan pir e. Heciyan Farqîn, dengê Amerîka, Amed. Bînerin hêja li vir Kurd Connectiona îro bi dawîtê xwe biparêzin û herşalin.